درێژەکێشانی قەیرانی دواکەوتنی موچە یاریکردنێکی نایاساییە بە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەگشتی و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ بەتایبەت. سەرباری پاشەکەوت و نەدانی موچەی چەندان مانگی ساڵانی پێشوو لە ئێستاشدا دواخستنی موچە بۆ زیاتر لە 50 ڕۆژ و گەیاندنی دۆخەکە بە گیان لە دەستانی خانەنشینان بەم ڕۆیشەوە لە کاتێکدا بەپێی سەرچاوە و لێدوانی لایەنە فەرمیەکان داهاتی گشتی هەرێم بەشی موچەی تەواوەتی موچەخۆران دەکات. بۆیە ئێمە وەک مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی داوا لەسەر جە مامۆستایانی کۆلێژ و زانکۆکانی تر دەکەین هەڵوێز بن لەگەڵ داواکاری گشتین و توێشەکانی کۆمەڵگا بۆ بەدەستهێنانی مافەڕاوەکانیان. لەو پێناوەشدا بە شێوەیەکی مەدەنیانە و خۆڕستکانی دەستە جەمعی هەڵوێستی ناڕزایی خۆمان و داواکاریەکانمان لەم خاڵانەی لای خوارەوەیە دەخینە ڕوو. یەکەم، بایکۆتی وانەوتنەوە و هۆڵەکانی خوێندن بۆ هەموو ئاسەکانی بەراوی باڵا دەکەینەوە ڕۆژانە لە زانکۆ ئامادە دەبین بۆ گرتبوونەوە وەشکۆلێک ژێڕینەوە بۆ پێگە و ڕۆڵی مامۆستای زانکۆ و فەرمانبەران و کۆی گشتی خەڵک. دوو، بەردەوامبوونی بایکۆت و ملەدان بە بەڵێنی زارێکی بەرپرسان تا جێبەجێکردنی ئەم داواکاریە هەنووکەی ڕەوایانەی لای خوارن. یەکەم، پێدانی موچەی مانگی 2-3 زۆر بەپەلە و مانگەکانی تر لە کاتی خۆیدا. دوو، بە فەرمی دەرکردنی نووسراوی گەڕانەوەی تەواوی شایستە دارایەکانمان لە موچەی نەدرا و پاشەکەوتکراوەکانی ساڵانی پێشوو کردنەوەی ئەژماری بانکی بۆ ئەمە بەستە. سێ، دەرکردنی نووسراوی گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی گشت فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ بەگشتی. خاڵی سێ، هەتا بەکردداری و یاسایی ئەو مافانەی سەرەوە بۆ ئێمەی مامۆستایانی زانکۆ و فەرمانبەران تەواوی موچەخۆرانی هەرێم جێبەجێ نەکرێت ناچینەوە ناو هۆڵەکانی خوێندن و ئێمە هیچ بەرپرسیارەتی پەککەوتن و لە بارچوونی خوێندنی ئەم ساڵ ناگرین ئەستۆ و دەسەڵات بەرپرسیارە لەم دۆخەی کە هێناوێتی ئاراوە. لە کۆتاییشدا ئێمە لە بەرامبەر ئەرکی موچەخۆراندا تەنها داوای ئەم مافەڕەوانی سەرەوە دەکەین و بە هیچ شێوەیەک پەیوەندیدار نین بە ململانی لایەنە سیاسەکانی سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان و عێراق. وڵا هاتوون داوای مافی خۆمانەکەین، مافی خۆمانە داوایکن ماش مانگی 2 ماوەەر نەگرتووە و مانگی 3-5-4 ماش تەوزیعکرێی مانگی 3 یعنی بەرە ئەم حکومەتە وردە مەعاشەکان دوورە خاتەوانێ ئەنێ مانگی 2ش بخۆن نۆکو لێ وەری نەگرتووە. ئەم چکە چییە؟ داها زۆرە ئەم چکە چی ئەین بە مۆزەف داوا لە مامۆستا و فەرمانبەرانەکەم بێنە سەر جادە داوای حەقی خۆیان بکەن نەک لە ژوورۆ دانیشتون دەرزەڵێنەوانێ یان مۆزەفیشیان بۆکە بێن داوای حەقی خۆیان کەن داوای حەقی ماڵ و مناڵی خۆیان نیکەن. بیانیان چییە؟ یعنی ئەو حکومەتە بۆ خەڵکە فێر بووە یعنی ئەمە زۆر گێلی نەگەرەوە ماقبوڵ بێت قبول ناکرێت ینی بەجددیەوە تۆ سێرەکەی 2022 یەک ماشە وەرگرتووە. ئایا ئەو خەڵکە بۆ نایەتە دەرەوە داوای حەقی خۆی کات. ئێستا من دایکی 3 مناڵم کە باوکیان لە ژیانان نەماوە ڕۆژانە دنیاە کێشە و مشکلە بەرەو ڕوومان دەبێتەوە ئەن تۆ سەرەکەی هیچ خەرجنەکەی ڕۆژانە 10,000-15,000 دەوێت. ئەی ئایا بەچی بژێوی ژیانی من لەسەر و معاشەیە ئەگە مەعاش نەبوو چی بکەین؟ ئەنی حکومە داگای لە من نییە بۆ ئەگەر من وەفات کەم خێرا معاشەکەمە بڕێت بۆ ئێستا نازانێت من 3 مناڵی هەتی و بەخێوەکەم بەچی بەخێویکەم.